وێڕای ئەوەی وەک نەریتی خۆی قەواری ئیسرائیل ڕێگری لە نوێژ و پەرستشی مسلمانان لە مزگەوتی ئەقسادا دەکات، بەڵام لە مانگی ڕەمەزانی ئەم ساڵدا و وەک یەکەمین هەینی لەو مانگە پیرۆزەدا زیاتر لە 7,000 نوێژخوێن ڕوویان لە مزگەوتەکە کرد. شێخ عەزام خەتیب بەڕێوەبەری ئەوقافی ئیسلامی لە قودس بۆ ئاژانس و میدیاکان هاتنی ئەم ژمارەیەی لە نوێژخوێنان پێشڕاست کردووەتەوە و جگەلەوەی قەواری ئیسرائیل بە بیانووی بوونی ڤایرۆسی کۆرۆنا ڕێگریان لە ژمارەیەکی زۆر لە نوێژخوێنان کرد کە لە کەناری خۆراواوە هاتبوون، تەنها ژمارەیەکی کەم نەبێت کە پێکوتەی کۆرۆنایان وەرگرت بوو. سوپای ئیسرائیل لە بەرەبەیانی ئەمڕۆوە هێزەکانی خۆی لە کۆڵان و شەقامەکاندا بڵاوە پێکردبوو تا ڕێگری بکات لەوەی دانیشتوانی کەرتی غەزە نەتوانن بەشداری لە نوێژی هەینی لە مزگەوتی ئەقسادا بکەن. گێڕای ڕێکارە توندوتیژەکانی ئیسرائیل بۆ ڕێگریکردن، بەڵام لە بەرەبەیانەوە دانیشتوانی فەڵەستین لە قودس و ناوچە عەرەبیەکانی نێو قەواری ئیسرائیل بۆ بەشداری لە یەکەم و تاری هەینی مانگی ڕەمەزان بەرەو مزگەوتی ئەقسا بەڕێکەوتن. شێخ ئەکریمە سەبری وتاربێژی مزگەوتی ئەقسا لە وتارەکەیدا پشتیوانی خۆی و بەخێرهاتنی گەرمی لە فەلەستینیەکان کرد بە بۆنەی بەشداربوون لە وتاری هەینی و هاتنیان بۆ مزگەوتی ئەقسا و وتی هاتنتان بۆ نوێژی هەینی بیرخەرەوەیەکی باشە بۆ سەرجە موسڵمانان لە جیهاندا کە مزگەوتی ئەقسا هێشتا دیلە و داگیر کراوە. داواشی لە فەڵەستینیەکان کرد بە گوڕوتینێکی فراوانترەوە لە هەینەکانی دیکەدا بەشداری بکەن. جێ ئاماژەیە بەڕێوەبەرایەتی ئەوقافی ئیسلامی لە قودس ساڵی ڕابردوو بەهۆی تەشەنەسەندن و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هاتنی نوێژخوێنانی بۆ مزگەوتی ئەقسا قەدەغە کردبوو. ئەم ساڵیش بەڕێوەبەرایەتیەکە داوای لە نوێژخوێنان کرد لە کاتی هاتنیان بۆ مزگەوتی ئەقسا پێویستە ڕێکارە تەندروستیەکان ڕەچاو بکەن، وەک بەستنی دەمامک و دوورکەوتنەوە و پاراستنی ماوەی کۆمەڵایەتی و هێنانی بەرماڵ لەگەڵ خۆیاندا. لای خۆیانەوە دەستەی کارگێڕی مزگەوتی ئەقسا لە ئامادەباشیدا بوون بۆ پێشکەشکردنی ڕێکارە تەندروستیەکان و بازاڕە میلی و دێرەنەکانی شاری قودسیش کراوە بوون و ژیان تیاندا ئاسایی بوو.